بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله. اللهم رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي. براني خۆشەویستم خوشکانی عزیز لە وانەی چوارەمی بابەتی تەجوید لە شەرحی کتێبی المذكرة في التجوید لە وانەی پێشوو باسی ئەحکامی نونی ساکینمان کرد. گوتمان نونی ساکین چوار حکمی سەرەکی هەیە کە پەیوەستە بە نونی ساکین و تەنوینەکان، ئەویش ئیظهار بوو کە باسمان کرد کە بگاتە نونێک بگاتە ئەو شەش پیتەی گەرو حەلق هەمزەها عین حا غین و خا، ئەوە ئیظهار دەکەین. باسی ئیدغاممان کرد واتە تێهەڵکێشکردن کاتێک کە نونی ساکین و تەنوین بگاتە ئەو شەش پیتە یەڕمەلوون، ئەوە تێڵکێشی دەکەی نونەکە لەگەڵ ئەو شەش پیتە. ئەمەش گوتمان دەبێتە دوو بەش، بەشێکیان بە غونەیە و بەشێکیان بێ غونەیە، واتە بیلا غونەیە. لام و ڕەئەکە بیلا غونە بوو، یەمونو ئەویش بە غونە بوو، ئەوجە غونەی ناقسمانە بوو، غونەی کامیلمان هەبوو. و باسی ئەومان کرد گوتمان ئیدغام لەناو یەک وشە ڕوو نادات وەکو دونیا، بونیان، قینوان و سینوان، ئەومان لە دەرسی ڕابردوو باسێکی تر هەر لە باسی ئیدغام کە ماوە، ئەویش ئەگەر هاتوو ئیظهارەکە نونی ساکینەکە لە حرفی مقەطعەکان، ئەو حرفانێکەوە لە سەرەتای سوورەتەکاندا دەست پێ دەکرێت. بۆ نمونە یاسین، کە ڕاتەوە سین سەوتی نونمان جێ لێ دەبێت، نونێکی ساکینە، یاسین جێمان لەو سەوتی نونێ، بەڵام لە نووسیندا ئەو نونە نەکراوە. بۆی ئەگەر هاتوو واوی لە دوو هات ئەو نونە والقورآن الحەکیم، ئەوە پێویست بە تێهەڵکێشکردن ناکە، پێویست بە ئیدغام ناکە، ئەتوو بڵێ یاسین والقورآن الحەکیم، ئەوە غەڵەتە، بەڵکو پێویستە بە نونی ساکین بخوێنیتەوە، یان نون ئەوجە والقەلەمی وما یەسطوڕون، پێویستی بە تێهەڵکێشکردن نییە. بەڵام لە تەطبیقاتی دووەم تاسین میم، لەوە پێویستی بە تێهەڵکێشکردن هەیە، پێویستی بە ئیدغام هەیە، بۆ ئەوەی تاسین حرفی میمی لە دوو هاتیە، بۆی لێرەدا پێویستە لەو حرفە نونەکە تێهەڵکێشی بکەین لەگەڵ حرفی میم بیخوێنینەوە تاسین، یەکسەر نونەکە دەچێتە ناو میمەکەی، تاسین میم، بەو شێوازە تێهەڵکێشی دەکەین لە حرفە مقەطعەکان لە سەرەتای سوورەتەکاندا ئەگەر هاتبێ. سێمینیان ئەوە ئەگەر هاتوو ئیظهاری نون و میمەکە لە نون و میمەکە ساکین دەکەین، ئەگەر باتوو بکەوێتە کۆتایی ئاەتەکان پێویستە بە دیار بێخین و حەقی پیتەکەی بدەین. بە تایبەتی ئەگەر هاتوو پێویستە سیفەتی بەیینە بدەینە نون و میمی، چونکە پێنج پیتمانێ سیفەتی بەینیانێ لە نوعمار یان لە نوعەمیر، ئەو پێنج پیتە پێویستە لەسەریان بمێنینەوە، حەقی پیتەکان بدەین. ئەگەر حەقی نەخۆین بە جوانی نونەکەی ساکین کەین یاخود میمەکەی ساکین کەین، پێویستە تۆزێک لەسەری بمێنیتەوە بۆ ئەوەی نونێکی جوانت بۆ بەدیار بێخی. بۆ نمونە لە نمونەکەی داتی الحەمدولله رب العالمین، لەسەر نونەکە تۆزێک ببینێ بۆ ئەوەی سیفەتی بەینی وەگری و نونەکە غونەکەی خۆی ئیظهاری بکەین و بە دیاری بێخین. ئەگەر بۆنە بە هەڵە بیخوێنینەوە، یعنی نونەکەی بە دیار نێخین، الحەمدولله رب العالمین، نونەکەی یەکسەر بزر بوو، عالمین جێمان لە نونی نەبوو، عالمین نونەکە بە دیار نێخین، یان الرحمن الرحیم، ئەوە میمەکە بە دیار بێخە بۆ ئەوەی حەقی غونەکەی بدرێتێ و سیفەتی بەینەی تێدا جێبەجێ بکرێت. ثالثا الإقلاب، سێمین حکم لە ئەحکامی نونی ساکین و تەنوین بریتیە لە ئیقلاب، قەلب، گۆڕین. لە لوغەتدا واتە گۆڕینی شتێک، وەرگەڕانی شتێک بۆ نەقاپێک وەرگەڕایە، ئەمە شتەکەی قەلب دەکەی، وەری دەگەڕێنی. بۆیە ئەگەر هاتوو ئەو حکمە چۆن دروست دەبێ، نونێکی ساکین یاخود تەنوینێکی تەنوین بگاتە حرفێک لەو حرفێک کە لە دوی هاتێت تەنها یەک حرفمان، ئەویش حرفی بە. ئەگەر هاتوو نونی ساکین و تەنوین لە پاشوی حرفی بە هاتبوو، ئەوە نونەکە یەکسەر دەبێتە میم، ئۆتۆماتیکیان یەکسەر نونەکە ناخوێندێتەوە، میمەکە دەخوێنەوە.
ئەمثیلە بۆ نمونە کە نمونەکانمانەیە من بعد من یەکسەر نارێ من بعد نونەکە ئیڕار ناکەین بەڵکو پێویستە یەکسەر حرفی میمەکەی سەری ئەوە پێی دەگوترێت میمی کورسیە لەسەر نونەکە میمەکی کورسی هەیە ئەو میمە کورسیە کە لەسەر نونەکە کرا یەکسەر واتای ئەوەیە کە تۆ وەکو سوەری قورئان نووسینەوەی قورئان بۆ شێوازە کرایە یەکسەر نونەکە مەخوێنەوە بیکە میم ئەوە پێی دەگوترێت ئیقلاب قەلب واتە گۆڕنی نونەکە لە بۆ میم من بعد بەڵام دوو حرەکە غونەش وەردەگری یان الأنبياء لێو لەسەر لێوی دادەنێ دەبتە حرفی میم یان عليم بذات الصدور بەو شێوازەی دوو حرەکە لەسەر حرفی نونەکە کە ئەو کاتە دەبێتە میم دەمینەوە بۆ ئەوەی ئیقلابەکە بە جوانترین شێواز دروست بێت یاخود ئەم بوریک ئەم بوو حرفی بائی لە دواتیە بۆی بزان هەر کاتێک نونی ساکین تەنوین حرفی بائی بە تەنیا لە دوو هاتبوو ئەوە حکمێک دروست دەکات کە سێمین حکمە پێی دەگوترێت ئیقلاب باشە خاڵێکی تر لە خاڵەکانی ئەحکامی نونی ساکین تەنوین بریتیە لە ئەلئیخفاء ئیخفاء واتە شاردنەوە ئەمە لێرە لەو حکمە نونەکە دەشارینەوە دای دەپۆشین سەتری دەکەین بۆ ئەوەی بەڵام بەو شەرتێکەوە غونەکە بمینێتەوە یعنی ئێستا بێتە لە ڕووی ئیسلاحی و پێناسەکراوە لە دەربڕینی شتێک لە حاڵەتەکەی لە نێوان ئاشکرا کردنی غونەکەی واتە لەگەڵ مانەوەی مینگەکە لەگەڵ مانەوەی غونەکە پێی دەگوترێت ئەلئیخفاء الحەقیقی ئەمەش تەنها ئەو پازەپیتەی کە ماوە بێزگە لە 6 پیتی حەقی لێ دەربینە 6 پیتی ئیدغامی لێ دەربینە کە یەڕمەلوون بوو حرفی باءەکەشی لێ دەربینە کە ئیقلاب بوو ئەو پازەپیتەی تر کە ماوە هەمویان پێیان دەگوترێت کە تایبەتە بە ئەلئیخفاء کە لە ئەحکامی نونی ساکین و تەنوین دروست دەبێت پیتەکانیشی بریتیە لە دێرێکدا کۆی کردیتەوە کە بریتیە لە صیف ذا ثناكم جاد شخص قد سما دم طيبة زد في تقى ضع ظالمة يعني بداية أو حرفانها كدرين صيف وهذا حرف صادك ذا حرف ذ ثنا حرف ثاءك ح ش قاف سين دال ط زاد في ت ظالمة همو بداية أو حرفيك لدير الشعر كذا هناكي أتو بيوستا هر كاتك نوني ساكين تنوين جيشتا أو بازبيتا لبركردني أو بازبيتا قرصة جرانا تو شش بيتي حلقة لبر بك دزان بقاتا حلقي كإظهار ذكري شش بيتا كيرمال نشر لبر بي وحرفي بقى كجرانا أواني تر كما وباقي حرفة كاني تر أو إظهار إخفاء دروز دكا بۆیە هەر کاتێک نونی ساکینی دەگەیشتە ئەو پازە پیتە پێی دەگوترێت ئەلئیخفا واتە شاردنەوە چەند تێبینی و ملاحەزەیەک هەیە لە بابەتی ئەلئیخفا پێویستە لەلای خۆتان بنووسن کە وەکو نووسەرنەی هەیە بەڵام لە زۆربەی کتابەکانی تەجوید ئاماژەیان پێکرایە پێویستە غونەکە دوو حرەکەی هەبێت کە دوو حرەکە لەسەر غونەکەیدا بمینێتەوە و ئەگەر هاتوو نونە ساکین گەیشتە حرفە قەڵەوەکان پێنج پیتی حرفی قەڵەومانەیە لە ئیخفا ئەو ئیخفایە غونەکە قەڵەو دەکات واتە سەوتی مینگەکە قەڵەو دەبێت ئەگەر حرفی قافی لە دوو هاتبوو ئەو حرفی قاف یەکەم دووەمیان حرفی تا کە حرفێکی قەڵەوە والصاد حرفێکی قەڵەوە ئەگەر هاتوو لە دوی هاتبوو غونەکەش قەڵەو دەکات یان حرفی ضا ئەویش قەڵەوە یان حرفی ضاد ئەویش قەڵەوە کەواتە ئەو پێنج پیتە لە دوای نونەکە داهاتبوو ئەوە پێویستە غونەکە قەڵەو بکەیت وەکو نمونەکان دواتر باسییان دەکەین و ئەگەر هاتوو لە پیتەکانی کە ئەوە پێویستە غونەکە ناسک بکرێت بە قەڵەوی نەخوێندرێتەوە باقی حرفەکانیتکە و لە تێبینیەکی تر لە حرفی قاف و کاف پێویستە مەخرەجەکە دابخەی و هەناسێرێنێکە دەرێ بۆ ئەوەی غونەیەکی قەڵەوت بۆ بە دیار بکەوی ملاحەزەیەکی تر کە لە هەمویان گرنگترە ئەویش
خۆ ئامادەکردن بۆ شوێنی دەرچوونی پیتەکە. مانای ئەوە نییە کە دەرە ئیخفا ئەتوو نونەکەی بشاریەوە زمانت هەر لە شوێنی نونەکەدا بنەی لەسەرێ تەنها نونەکە بشارێ، بەڵکو پێویستە خۆت ئامادە بکەی بۆ ئەوەی زمانت لەو شوێنەدا بنێ کە حرفی دواتری کە لە دوودی ئەو جارۆیە حرفی صادە، حرفی طاء، حرفی ذالە، ثاء، صادە، سینە، زایە، دالە، ئەو حرفانێک کە لە دواتوو پێویستە زمانی خۆت ببێ ئەو شوێنەی کە پیتەکەی لێ دەردەچێت کە زۆربەی خەڵک ئەم تێبینیان تەطبیق ناکە، ئەم تێبینێت جێبەجێ ناکە، بۆیە ئیخفایەکانیان هەڵەیە تەنها غونەی دەداتێ، ناچێتە مەخاریجەکەی یواتە ناچێتە شوێنی دەرچووی پیتەکەی بۆی ئامادە ناکە بۆ ئەوەی تامی ئەو غونەیە بگۆڕێ یاخود تامی ئەو حرفە بگۆڕێ کە ئاسانتری دەکات بۆ دەڕێن. دەچینە سەر تەطبیقاتەکانی نمونەکانی کەوا دانەر هینایکەوە لە تەطبیقانەکەی. یەکەم نمونەمانەیە لە حرفی صاد کە نمونەکە منصورة، حرفی نون حرفی صادی لە دووهاتیە، کاتێکە نون حرفی صادی لە دووهات ئەوە ئیخفا دەبی، بەڵام ئیخفایەکە غونەکی بە قەڵەو، غونەکە قەڵەو دەکەیت چونکە حرفی صاد حرفێکی قەڵەو. دەیخوێنینەوە منصورة، نەمگوتێ من لۆ سینی ناڕۆم، بەڵکو سەری زمانم لە بند دانەکانی دادنم کە لە شوێنی دەرچوونی حرفی صادە بۆ ئەوەی غونەکەش قەڵەوبی ئەو کاتە کە غونەیەکی جوان و چاک بە قەڵەوی دەری ببڕین کە پێی دەگوترێت منشورە یاخود منصورە. نمونەیەکی تر ئەگەر هاتوو نونەکە سادی لە دوو هات بەڵام سادەکە من صيام، من صيام، من صيام، ئەو کاتە پێویستە غونەکە بە قەڵەوی بخوێندرێتەوە. بەڵام ئەگەر هاتوو لە تەنوین، نمونەی سێمی تەنوینە بریح صار، حرفی صادی لە دوو هاتیە بریح صرصر، بریح غونەکەمان قەڵەوە، چونکە ئێستا لە نمونەکانی تر بۆت بە دیار دەکەیت کە غونەی ناسب واتایت لە حرفی ذالی ئیخفاکە چۆن دەکرێت أنذرهم، 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 بەو شێوازەی سەری زمانت دەینەکن ددانت بۆ ئەوەی حرفی ذالت بۆ ئاسابی کە دەری بتوێنی. یان من ذا الذي، من ذا الذي، نارین من ذا الذي، ئەگەر زمانی خۆم لە شوێنی نونەکە دانێم من ذا الذي، ئەمە بەس ئیخفاما کرد بەڵام خۆمان ئامادە نەکرد بۆ شوێنی دەرچوونی حرفی ذالەکە. ئەمە هەڵەیە کە زۆربەی خەڵک ئەنجامیدا لە ئیخفا. پێویستە زمانی خۆت ئامادە بکەیت بینیەکەن دوودانەکەی کە ئەو شوێنەی پیتی ذالی لێ دەرەچێت. ئەمە لە هەندێک کتابەکان بۆیە لە بابەتی مەخارج و سیفەت دەستیان پێ کردووە، گرنگەکەی لێرە لەوەدایە ئێستا ئێوە زۆربەتان لەوانەیە شوێنی دەرچوونی پیتەکانتان نەخوێنبی، نازانی حرفی ذال لەکوێ دەرچێت، حرفی صاد لەکوێ دەرچێت، بۆیە ئەم هەڵەیە توش دەبێت لە کاتی ئیخفا. بەڵام کاتێک کە مەخارجەکانی حروفت خوێنت ئەو کاتە دەزانی کە زمانی خۆ لەو شوێنەدا بدەیت کە حرفی ذالە. من ذا الذي، دەمگوتیە من ذا الذي، کەواتە جیاوازی پێ بکەن لە نێوان ئەو دوو نمونەیە. وطعاما ذا، وطعاما ذا، بەو شێوازەی. ئەو جارە حرفی ثائی لە دوو هاتیە منثورا، منثورا، زمانت لە شوێنی حرفی ثاء دادەدەن، یاخود من ثمرة، من ثمرة، بەو شێوازەی دەری دەبڕیان. نطفة ثم، ئەوە نمونەکانە. دواتر حرفی کاف گوتمان لە تێبینیەکە لێرە لەوەیدا بوو کە حرفی کاف لە دووهات پێویستە شوێنی دەرچوونی کافەکە قەپاتکەی هەناسە لە بچێتەوە کەپوو، بچێتەوە خیشومی. ئەنکالە، ئەنکالە، غونەکە درێژ دەکەم بۆ ئەوەی زیاتر تێبگەیکە مەقسەدم چییە. ئەنکالە، بەو شێوازە نەمگوتیا ئەن سەوتەکە نێتەوە دەم، بەڵکو
بچێتەوە کەپوو لە قافیش بە هەمان شێواز بچێتەوە کەپوونێتەوە ناو دەم یان ئەن کانە ئەجڕ کەریم ئەجڕ کەریم بۆ شێوازەی تەطبیق دەکەی ئەگەر حرفی جیم بوو أنجيناكم أن جاءكم شيئا جنات بۆ شێوازەی نمونەکان تەطبیق دەکەی منشورا لمن شاء ناوەڕاستی زمان دەبێ بۆ حرفی شین کە حرفێکی تامی شینی وەردەگری لە فەرقی برێم لمن شاء ئەگەر سەیری سەوتەکە بکەن یاخود جێ ڕاگرێت بە جوانی لیمەن شاء فەرقیە لەگەڵ لیمەن شاء جیاوازەکەی لێرە لەو دوو شێدا قافەکە وەکو تازە باسم کرد پێویستە غونەکە بچێتەوە کەپووی ينقلبون زۆر خەڵک دەخوێنێتەوە دەرێ بۆ نمونە من قال یان من قبل دەرێ من قابل غونەکە قەڵەو دەکا بەڵام بە دەم دەرێ بەڵکو پێویستە بچێتەوە ناولود ينقلبون من قبل پێویستی بە تەمرینکردن هەیە بۆ ئەوەی دەموزارت لێ ڕابێ لە کاتی ئیخفا نمونەکان بە سرعی لەسەردا دەڕۆن پێویستە تەمرین زیاتر لەسەر بکەن ئینسان من سلالة قيما سلاما أندادا تەماشا بکە غونەکان دەگۆڕدرێ بۆ شوێن دەرچوون پیتەکان کە لە دوایەوە دێ من دابة عندە سەوتەکەی فەرقی هەیە ينطقون حرفی طائی لە دووهاتیا حرفی طا قەڵەوە بۆیە غونەکەش قەڵەو دەکا فەرقی لەگە برێ عندە غونەکە ناسکە بەڵام لە ينطقون غونەکەمان قەڵەوە چونکە طائی لە دووهاتیا طائیش لەو پێنج پیتە بوو کە پێویستە غونەکە قەڵەو بکەیت أنزلناه فإن زللتم بۆ شێوازەی يومئذ زرقا سەوتەکان دەگۆڕێ بۆی حرفی دواتر یاخود حرفی فائی لە دووهاتیا نون حرفی فائی لە دوو بێ ئەوش ئیخفایە أنفسكم یان أنفسكم بۆ شێوازەی شوێنی دەرچوونی حرفی فا لە لێوە دوو ددانی سەرێ بە لێوت وەدەنەی جوان سەیری بکە نەمگوتیە أنفسكم ئەوە غەڵەتەکە لێرە لەوەیدا بۆ ئەوەی حرفی فائی لە دوو بێت و نمونەکانی تر زۆرە كنتم منضود حرفی ضاجش حرفێکی قەڵەوە کە غونەکە قەڵەو دەکا منضود من ضعف بۆ شێوازەی ينظرون حرفی ضائش قەڵەوە إلا من ظلم ظلا ظليلا بۆ شێوازەی پێویستە تەمرین بکەیت بۆ ئەوەی غونەیەکی جوان بەڵام ئەم تێبینیانە لە بیر مەکە ئەگەر هاتوو گەیشتە ئەم پێنج حرفە کە باسمان کرد حرفی قافە حرفی طاءە حرفی صادە ضادە ضاءە غونەکە پێویستە قەڵەو بکرێ و ئەو تێبینیش بە هەند وەگرە پێویستە دەوی خۆت حازر بکەی بۆ ئەو پیتێکە لە دوای حرفی ئیخفایەکە دێ ئەم دوو تێبینیان گرنگە پێویستە گرنگی زیاتری پێبدەن و بە تایبەتی لە کاتی تەمرینکردن لە کاتی خوێندنەوە ئەو نمونانە زیاتر بیخوێنەوە بۆ ئەوەی دەموزارتان لێڕێ دەچینە سەر ئەحکام المیم ساکینە ئەحکامی میمی ساکین سێ حکمی وەردەگرین حاڵەتی میمی ساکین میمێکی ئەسڵیە کە سێ حکم دروست دەکا کە تایبەتە بە میم ئەویش ئیدغام الشەفەوی ئیخفاء الشەفەوی ئیظهار الشەفەوی ئیدغام واتە تێهێڵکێشکردنی لێوی ئیخفاء شاردنەوەی لێوی ئیظهار الشەفەوی واتە ئاشکراکردنی لێوی بۆچی پێی دەڵێن لێوی چونکە حرفی میم لە لێو دەردەچێت لێو بە لێوی دەکەوی
حرفی میم دەرەچێت بە شەکەی تریشی دەچێتەوە خەیشومی واتە لوت مینگەیە یعنی کە دەڵێ ئیدغام شەفەی کاتێک کە لێو لەسەر لێودانا ئەو کاتە حرفی میم دروست دەبێت لێیە فەرقیە لەگەر ئیظهاری نونی ئیدغامی نونی ئیخفائی نونی شەفەوی لەگەڵ نەبوو لە ئەحکامی نونی ساکن و تەنوین بەڵام لە ئەحکامی میمی ساکن شەفەوی لەگەڵ ئەویش چونکە میم لە لێو دەردەچێت بۆیە ناوەکانی کردیکە ئیدغام شەفەوی ئیخفاء شەفەوی ئیظهار شەفەوی ئەوە بۆیە پێی دەڵێن شەفەی ئەمە بۆیە وشەی شەفەی پێوەنە دەچینە سەر یەکەم ئەوەلەن ئیدغام شەفەوی حاڵەتی یەکەم ئیدغام شەفەوی تێڵکێشکردن ئەمە لە پێشتر باسی لێناسەی تێڵکێشکردنمان کردبوو واتە خستنە ناوی حرفەکەی دەیانە ناو حرفەی دواتر یەک پیتمانەیە لە دووی میمی ساکن ئەمە باسی میمێکی ساکین دەکەین واتە زەنەدا سکوونی لەسەر بێت ئەو میمە ساکینە ئەگەر هات و حرفێکی میمی کەی لە دوو هاتبوو ئەوە یەکسەر میمەکە دەچێتە ناو میمەکە و تێڵکێش دەکرێت پێی دەگوترێت ئیدغام الشەفەوی لە نمونەکە یەکسەر میمەکی مشەدەد لە دوای دەدا بۆ نمونە ئەگەر تەطبیقین بەڵام ئاگادار بە بخۆی غونە وەردەگری لە پێشتر باسم کردیە نون و میم غونەی لەگەڵەواتە لە لوت هەر تاواوکەرەکەی لە لوتە جاءكم موسى أو أكمل ما تكون غنى بيوستا غنيتي كامل بديته چونکە میم گەشتە میمی میمەکی مشدد شەدەدار دروست دەکا پێویستە دوو حرەکە لەسەری بمینێتەوە غنەیەکی کامل وەردەگرێت جاءكم موسى هەر ئەوەندە لێو لەسەر لێودانێ بەخۆی بەڵام تۆزێک بمینێەوە دوو حرەکەیەک دوو سانەیەک یان دوو چرکێک جاءكم موسى بەو شێوازەی وما بكم من وما بكم حرفی میمەکە ساکینە میم کە لە دوی هاتیە کەسرەیە یەکسەر بووتە میمێکی مشەدەد تێڵکێشمان کرد میمی یەکەم لەگەڵ میمی دووەم تێڵکێشمان کرد و کردمانە یەک میمی مشەدەدار شەدەیان لەسەدانە بۆ ئەوەی دوو حرکە غونەی بێت و لەسەری بمینێتەوە وما هم منكم وما هم ئەوە ئیدغام کرد منكمەکەش نونەکە ئەگەر سێرکرد کافی لە دواتە ئەوش ئیخفایە وما هم منكم بەو شێوازەی دەخوێنی یەک پیتمانەیە میمەکی ساکین بگاتە حرفێکی میمی ساکین ئەوە ئیدغام دروست دەبێت تەنها میممانەیە لا ئیدغام لا ئیخفاء الشەفەوی ئەویش بە هەمان شێواز ئەگەر هاتوو میم ساکینەکە حرفی بائی لە دوو هاتبوو حرفی میمەکە بائی لە دوو هاتبوو ئەو کاتە تەنها میمەکە دەشارینەوە شاردنەوەی لێوی لێو لەسەر لێودادنێ غونەی دوو حرەکەی خۆی وەردەگری بۆیە پێی دەگوترێت ئیخفاء الشەفەوی و بە جوانترین شێواز پێویستە دەری ببڕن ملاحەزەیەک لێرە بە هەندی وەگرن پێویست ناکە لێو جیا بکەیتەوە یان بڵێ عليهم ئەگەر سێتەن عليهم یان ئەمبوریکە بەو شێوازەی کە پێویستە لێو تەنها لەسەر لێوی دانێت بۆی بە جوانترین شێواز نمونونەکە دەرببڕێت إليهم بالمودة إليهم زۆر کەس هەیە لێرە بەهەڵا یعنی زۆر زەخر لە لێوی دەکا زۆر لێوی خۆی دەباتە ژۆرێ دەرێ إليهم زۆر زەختی نایە تەنها لێوت بە نەرمی لەسەر لێوی خۆدانی احتیادی چۆن ڕادۆسی بۆ شێوازەی تەنها لێو لەسەر لێودانێ بۆ ئەوەی ئیخفاء الشەفەویەکە دروست بی إليهم بالمودة لە دوای میمی ساکین حرفی بە هاتبوو بۆیە پێی دەگوترێت ئیخفاء الشەفەی أنفسكم باتخاذكم بەو شێوازەی تەنها لا کاتی میمەکە دوو حرەکە بمینێەوە کە چونکە حرفی بائی لە دوو هاتبوو یان ئەحکم بەینەهم بەو شێوازەی بە هەموویان یان بەینەهم بیمایەکە
هەموو ئەو حاڵەتانە کە میمی لە دوو هاتبوو پێویستە نونەکە دوو حرەکە میمی بمینێەوە بۆ ئەوەی حکومەکە بە جوانترین شێواز بمینێەوە لەسەری و دوو حرەکە غونەی پێ بدەین. کاکە موساکاتمان ماوە؟ سێ چوار خولەکمان ماوە، سێ خولەک. سێ چوار خولەک. ئەگەر برایەکی کە چەند بەشداری بکات لە تەطبیقاتی لاپەڕێک بخوێنی بۆ ئەوەی لە ئیخفاەکان لەسەر لاپەڕێکی قورئانی دیاری بکەین بۆ ئەوەی لە بیر نەکەن، چونکە تەطبیقاتی گرینگە پێویستە ئێوەش تەمرین بکەن لە کاتی خوێندنەوەدا ئاگداری ئەو حرفانە بن ئیخفاەکان ئەوڕۆ ئیقلابمان خوێن و حرفی لە ئەحکامی میمی ساکین یەک حکما دەمێنێ ئەویش ئیظهارەکە پشتیوان بەخوای گەورە لەوانەی داهاتوو ئینشاءالله ئەو خاڵەتی کەریمەکەش ماوە کە ئیظهار الشەفەوی ئەویش دەخوێنین پشتیوان بەخوای گەورە. ئەگەر ئەو سێ چوار دەقەیە کە چەند بەشداری بکە بەسە لە بۆ کۆتایی بەوانەکە دێن ئینشاءالله. بەڵێ هەر قوتابێک ئەوێت یەک دوو ئاەتمان بۆ بخوێنێ بە دەستی بەرزەوە بکات ئینشاءالله مۆڵەت هێدین. هەر لە لاپەڕە دەتوانێت لە سوورەتی بەقەڕە دەست پێ بکە، هەر لە لاپەڕی دووەم یان سێم یان چوارم بە ئارەزووی خۆیان شوێنەکە دەخوێنێ کێشەمانە، چونکە قورئان زۆربەی ئەحکامی نون و ساکین و میمی تێدایە. ئەو حکمەش دوێ بەسەبی لەسەری دەڕێین بۆ ئەوەی چونکە لە کاتی قورئان خوێندن ئەو ئەحکامی نون و ساکین و میمە زۆرە کە دێتە پێش قوتابی ئینشاءالله. کاکە موسا کەس نەبوو ئەگەر ناڕاست کەس نەبوو مامۆستا خۆت نابلێ و یەکێک لەو ناوانە بڵێ بزانم. وەڵای نازانم ئەتوو لێت دیارم لێم دیار نییە بەسەرچاو مامۆستا. کاک شاکی و براکەم فەرموو فەرمومایکت بکەرەوە و قسە بکە. دەتوانین لاپەڕەکان بۆ بینە سەر شاشەکە. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته. أستاذ سلاف أرد. صوتك كذا أقدر يا أخي. سلاف أرد. لا شيء سورة بقرة لا بركة. إن الذين كفروا. بل لا تعيدوا الأسئلة. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. ختم الله. أحكامي إخفاء كذا إخفاء آياته إقلاب إخفاء كأوروخ عندمان إخفاء كذا بله شهان يعني إخفاء لكن سواء عليهم إظهار كيتي بله أأنذرتهم لقل تنذيرهم إخفاء كي زور باش بلام لكاتي إخفاء قوتمان خود آماده بكي لبو حرفي دواتك حرفي ذالي لدواتيا أأنذرتهم أم لم تنذرهم بو شوازي كازمان خود آماده بكي غنكش ناسكا بردوام بآياتي دوام ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. ومن الناس بله أحكام النون ساكنة كذا عذاب عظيم لغير راستانك أبو أقرنا غشاوة ولهم بله أو يدبت إدغام آتش مقبول خلنا. ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر وما هم بمؤمنين. تستخوش بي نون ميمي ساكني كذا بواتا أحكام بله ميمي ساكني كذا وما هم بمؤمنين. أول شهر وما هم بمؤمنين كما أحكام ميمي ساكن لقرتوا إخفاء إدغام إظهار أو إخفاء الشفوية تازه باسمع قدمان لدوي ميمة ساكن حرفي باء هات إخفاء دكين وما هم بمؤمنين بلا يتكشي تدابو
ومن من يقول يقول من يقول بەڵێ ئەویش ئیدغامەکی بە غونەیە من يقول پێویستە تێڵکێشی بکەین جەزاک الله و خێرمرە. بارك الله. هیوادارم هەموو لایەکرد لە کاتی خوێندنەوە ئەو حکامان نوناکان هەر ئاەتەکەت خوێندەوە سێرێکی بکە بزانە چەند ئەحکامی نون و ساکین و میمی تێدایە بۆ ئەوەی ئاگاداربی سەرەتایەکەی زەحمەتە بەڵام دواتر ئینشاڵڵا لەسەر زارتان لێ ڕادێت بەهۆی تەطبیقات و خوێندنەوەکە چونکە یەکێک لەو قاعیدانە کە خوێنمان لەو بنەمایانە سەرەکیانە بریتە لە تەطبیقکردن لە کاتی خوێندنەوەی قورئانی پیرۆزدا بۆیە پێویستە زیاتر بخوێنەوە بۆ ئەوەی زیاتر فێرن. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش بما وسائل برای خوين قرر لت راضي بيه بارك الله فيك.